بەڕێز جارێکی تر بە بیرتان دێنینەوە کە ئەتێلسات دەیەوێت پەخشی مەدنوچە تیڤی ڕابگرێت. دەستەی بەڕێوەبەری کەناڵی مەدنوچەیش لێدوانێکی نووسراویان بڵاو کردە و ڕاگررتنی پەخشی تەلەڤیزۆنەکانیان شەرمەزار کرد. کۆمپانیای ئەتێلسات کە ناوەندەکەی لە وڵاتی فەڕەنسایە بڕیاری داوە کە پەخشی تەلەڤیزۆنی مەدنوچە ڕابگرێت. لەو بارەیشەوە پێش چەند خولەکێک دەستەی بەڕێوەبەری کەناڵی مەدنوچە لێدوانێکی نووسراویان بڵاو کردوێتەوە و ڕاگررتنی پەخشی تەلەڤیزۆنەکانیان بە توندی شەرمەزار کردووە و ڕایانگەیاندووە ئەو کۆمپانیایە بەو بڕیارە دەبێتە شەریکە بەشی تاوانی فاشیزمی ئاکەپا. دەستەی بەڕێوەبەری تەلەڤیزۆنی مەدنوچە لە لێدوانەکەیاندا ڕاگررتنی پەخشی 10 کەناڵ و داخستنی 2 ڕادیۆیان لەلایەن ئاکەپەوە بەبیر هێناوەتەوە و ڕایانگەیاندووە فشارەکانی فاشیزمی ئاکەپە لەو وڵاتەوە بەرەو ئەوروپا گوازراوەتەوە. بەو ڕەنگەش ئاستەنگی دەخرێتە بەردەم پەخشی تەلەڤیزۆنەکەمان. ڕایشان گەیاندووە ئەو بڕیارە نایاساییە و هەموو هەوڵێکی خۆمان دەخەینە گەڕ بۆ ئەوەی ڕێوشوێنی یاسایی بگرینە بەر.